بله روشا تندرستی لروجاوای کردستانی دکتر ابراهیم خالد لاستودیو کردستان 24 مهوانی منه بخیر هاتی که ابراهیم گلک سپاس بوتا بوستافیتا و بوگدارا که ابراهیم امجور دست بکن یعنی دل 11 کنگره تندرستی مزوپوتامی بخوته بشداری کرد در روشا گلک هستیارده طایبەتە ڕەوشاگ و ڕۆژاوایی کوردستانی ڕوودەدا کۆنگرە لەدار کرد گرنگیا کۆنگرێ و تایبەتژی لەسەر ڕۆژاوایی کوردستانی کۆنگرە یعنی دچێ حەودانان دەبوو کەرەم کرد کۆنگرا مێزۆپۆتامیا باشە ئەم هەندکی بەسا دیرۆکاوێ بکەن و بەسا گرنگیاوێ بکەن ئەڤ مەسترین ئێڤنت یانژی پلاتفۆرما دکتۆری کوردەل کوردستانی ئولتەبایە دنیایە یەکەمین کۆنگرامە ساڵا 2009دا جوتمە هێل دیار بکرێت چێ بوو و دووەردە باشە کو ئەم سپاسی و برێزداری کاک ئۆسمان بای دەمر بێنە ناوی بلند بکەنج بەرکوێ چاخێ ئەو بوو سەرۆکێ بەلەدیا دیار بکرێ و ئاریکاریەکە گەلک مەزن کرد و کاک حوسێن بەگداش یەک و پرۆفێسەرێکی مەی کورداژ ئاگریێز باوەڕتکم لێ ئەلمانیا کاردکێک و ئەو یەک ژوانا بوو ئەو ئینسیاتیڤستان و جارێکی من چێ بوو ژهنگی حەتەنها کۆنگرا مێزۆپۆتامیا سێ جارال دیاربەکرێ چێ بوویە جارێک مێردینێ چێ بوویە دو جارال دهۆکێ چێ بوویە جارێک وانێ چێ بوویە جارێک سلێمانیە چێ بوویە و بە هەردوو جارێ داوی لە هەولێرێ چێ بوو یەک جارە تەنە دەرەوەی ئەوروپا چێ بوو ساڵا 2023 بەرلینێ ئەو ژ بەرک و ڕەوشەکە قوناغەکەی دەسەکنی دەماشەڕێداش بوو ڕۆژگەلێکی تێک چوو بوو وەکی دی ئەرمانجامەیەک و ئەم هەردەم کوردستانێ چی کرد گۆنگریە ئەف کۆنگراش جارێکی حتە بجارا دیترێ پێشوەت چی ئەف کۆنگران هاکو ئەم تێدا ئەسکارم بێژم یەکش باشترین کۆنگرێ پزیشکی یەک و من دیتی ئەس چمەگە لە کۆنگرا ئەزنها بێژم یعنی ئەس چمەگە لە کۆنگرا چوومە ڤیەنا چوومە ئۆسلۆ چوومە لۆندۆن چوومە پاریس و گەلک جێ دیترێ سەبەبە هەری گرنگ ئەو بوو و ئەسکارم شتەرە بێژم بزمانێ سینەمێت بێژن ستێرک موڤیستار یعنی دکتۆرێ ما هەندە ئاستە بەرز هەنە لە دنیاە مەسکارم چەند ناوا بێژم یعنی دکتۆر غازی زێبار یەک هەش دکتۆری هەری بناو و لە هەموو یوسال هەموو ئەمریکای حاضر بوو تێدا دکتۆر ئازاد نەجار خاوەنێ پەتێنتا دلێ دەستکرد ئارتیفیسیال هارت سوێدێ دکتۆر ئلهان یان کزلهان و بەرزترین مێدالیا حکوومەت و یا دەوڵەتی ئەڵمانیاستاندیە ji بۆ کاروبارەی وی پێشکەتیت بەجالێ کەکێ ئیبراهیم ji ber ku te dît wextê me jî gelek zêdenîne belê yanî tu bixwe derbasî Rojavayê Kurdistanê bûyî rewşa tenduristiyê Rojavayê Kurdistanê çawa bû niha belê ez wextekî gelekî kردمامە li Kurdistanê lê gelek hevalê me li wê dirê hene و tişta ez wa dibihîzim û ji xelkê me bihîstiya û min yanî min lê pirsiye neku li sitfa ez giha me yekî rewş gelekî ne baş e û nebaşiya wê jî bêhtir girêdaye ku çawa ev sîstêm nebaşiya wê ne bi îro vegirêdaye ne vê krîza dawî vegirêdaye bêguman di vê krîza dawî de xerabtir bû lê ew xerabiya wê girêdaye çawa ew sîstêm birêve çûwa ji gelek sala û heta niha yani ew resûrşek û dihatin destê rêveberiya xwesir diyar e wilo diyar e li gor ku piraniya serekaniya dibêjin piraniya wa diçûne ji aliya ereba re ji reqayê re maaşê wa bêhtir bûn hege tiştek kêm benim em bêjin oksîjen yani rewşa li Rojavayê Kurdistanê niha çawa ye doktor niha rewşal gelek xirabaş ber ku gelek birîndarê şer habûn li vê de ez dixwazim bêjim ku gelek birîndarê wa hevalê me min behsa doktor Gazî Zêbarê kir bi rastî destî xweş bê çûye dihokê
ئەو برینداری نها سوورەت مرە هەنەکۆم ببین تشتێکی عجیبە بڕاستی و بەلکی وڵاتێکی دی بە ئەو گەنج مرەبانە بەری کۆنگرێت کوێ دهۆکی عملیکردنا حتا کۆنگری دەست پێ کردی هاتیە درۆژاش ساعت هەشتێ سبێ هەتا ساعت هەفتێ ئێواری و بهترژی کۆنگرێ مایە و پشتی کۆنگری یەکسەر جارێکی چۆ دهۆکێ و کەسە عملی بکێ یعنی ئاریکاریەکە باش عالی هەرێما کوردستانی بەهاتیە لێ ڕەوش زەحمەتە پەنابەر پرن پەنابەرتیژی تێوێ معنەیەک و گەلک نەخۆشن دەرمان پێداویستیان سەرەکە چنەیە تەندروستی ڕۆژەبایی هەموو ینی ئەشتەر بێژم بەلکی تەختۆر پرن لێ ئەو سیستیما کوکار بێ واقع تەختۆرە بخێ کاردە و خزبەتێ بگهێنێ وا خەلکە پرۆبلێمی مەزن هات مەسەلە کوت ئۆرگەنیزە بکێت سیستێمەکە سەروبەر چێ بکێ و ئاریکاری بگهێ بە هەموو ئەسخوازم تشتێکیژی بێژم گرنگە لەبێدێ ئەس بێژم تشتێکی دیە گەلێکی لێمە پێشها دوێ کۆنگرامەیە مێزۆپۆتامێتە 1500 دکتۆر هەموو پارچەی کوردستانی هەموو دەوڵەتی دنیاە نەش هەموو دەوڵەت یانی ئەم بێژ دەوڵەتی دوورەکە ئەمریکا وەکە کەنەدا وەکە نۆروێژی لێ 54 دکتۆری مەی قامشلۆ حەسەکێ ئامودێ و دێرەکی نکارین وەرنج بەرک و ئاسای شارێ بەبەریا خۆسەر مخابن نهشتن و دەرباسی کۆنگرەی ببن حجەتا و دەکتۆر نینن ئیرۆ ئەس بارەش تەغلیمە باشم گۆختاون بەگەران نهشتن وەرن باکردنەوە وەرن ئاریکاریا مە بکەن ئاریکاری بێدێ لازمە هیچ کەسی علاقەت بوار نەکردە هەنە چوونەژی دانەخویاکردن ئەم حازرن ئەم کارن چ بکەن سیستێم نینە کوانە خویایە ئەس هێویت کەم ئەس شاش بم خویایە پرۆپەگەندا سیاسی گەلک برادەرێمەی ڕۆژئاوا یەک و سیستێما تەندروستی برەیڤە دەبن گەلێکی گرنگتراژ ئاریکاریە خەڵکی دکتۆر توزانەی مەسەلا کۆبانی نوهاد ڕۆژەبا سەرەکەدەیە گرێدایی دۆرپێچا گول لەسەر کۆبانی هەیە ئەشتەرە بژم ڕەوشا تەندروستیە گەلک خەرابە گرێدایی کۆبانی گەڤا گوت ڕۆژەبایی کوردستانی بووی ینی چ هاتە بەحسکردن چ پێداویستی هەنەج بۆ کۆبانێ وەکە مشتەرە گۆتوختان بەسا قامش و عمودێتکن هەموو تشت پێویستە جۆختا ئەم بەسا کۆبانێت هەموو پێویستە زێدە چار قاتی دیترێ بکات تشتێک تنەیە یانیش بەرک و تشتێ وێدی هەیە ئەم بێژن تمەخزانەی گەلک مەزن نەبوون و تێرا ساڵ و هەیوا بکەن تەوری هێنە کات گوت مەخۆ حاضر کردە ینی 11 ساڵات نێلا مژولن و بەری ئەم مەسەلە بتەقێ یانی وەکە و هەرچت حاضرە ئەم کارم ساڵاژی خۆ خلاصن ئەم ناهێنن زەرە بکێت کاسی لێ نەوسا بوو و گەلک کاتزانی کوسان نینەژی لێ ئەم هاگ هانەوەی قوناغێ ڕەوشگەلک خراپە دکتۆرێ مەلوێ دەهانا ینی واجا میرا تەلیفۆن کردە هاوارگەهانە و کارن چ بکن و کارن چ نەکەن کارێ بێژی هەموو تشتکێمە یانیکارم تشتێکی بێژمش بەر تشتێکی دی بهتر کێمتر نینە کە هەرەبە کێمە خوارن کێمە دەرمان کێ من خستەخانە یانی نها دکتۆر ژێ هەرێما کوردستانی یانی ئەسکارم vê یەکێشتەرە بێژم گوت چ ئالیکاری پێویستە بە ئاوایەکی گەلک ڕێخستنکردی ئۆرگەنیزەکردی تایبەتیژی بریە دەستگەها خێرخوازیە بەرزانی ئالیکاریین تەندروستیژی دەکەنە ڕۆژاوایی کوردستانی لێ مەسەلە دیاسپۆرە تو بخۆ لە سوێدێ دمێنێ لە دیاسپۆرە دکتۆرێمە بزیشکێمە سازیێنمە وەکی یەکیتیا دکتۆران دikarin çi bikin ji bo alîkarîkirina rewşa tenduristiya Rojavayê Kurdistan? Ez bo em ji herêma Kurdistanê dest pêkin û dezgeha xêrxwaziya berzanî bi rastî bûye nefesek ji bo Kurdistanê tev de yanî ku di roja qutbê weket di nefesê ser hema qutbê problem çiya çûna hatina yanî lojîstîk ya kobanê nezelala tê çawa bikî ئەم گەلێکی سەرڤێنال سوێدی خەبەتین خۆرتن هەنە کۆمیتا کۆمەلا مەدێنا بڕاستی دلسۆزن و توازن تشتێکی بکن سپاسیاوا تەباتکن دێکراناتەرە لێمەترەی نەدیتنە هەنە یەک و هەوڵدانە ینی مە کۆنتاکت بوارە هەیە مزنا برادەرەکەی دکتۆر بەختیار بەلکی دەنگی مەتکیل کۆبانیە یەک ژواجە مێرایەک و درۆژی هەری تاری دەژ کۆبانێ نەدەرکەتە کۆنفرانساوانەی بمەرە بوو بە ژێ پێوە ئەس باوەڕناکە مەجال پێرچێنە بووە مەسەلا وەختێت هەناکا بشێنێژی دوێت کارە بێ تشتێ بنگهینی ژوارە تەمین بکەیت وەکی ئالیکاریên tenduristî jî meselan bêjin hûn li Swêdê
بله مثلا درفت هيكون مروف بكار بي درمانين بيوست اي سرکه بگهینه مثلا کیمانی باشوری کردستان و جور در باسبون آوان حسانی تردبه بله مهوکاری بکی لی هاگا ریو بو حلقه گلکی باشتره درمان ویدی گلکی گران یک یا دوا بیروکراتیات درمان جولات ببی ولاته گلکی مزنه یعنی دوی دزگی مزن ته دمش برکو قانونی خاص ته دهنه لوما اگا ریبدن گلکی باشتره مهوری ور یا وری ترکی درمانش ور بکری و بگهینه ویدری یعنی جی مهوکاری هاگا دریا دزگاه خیر خوازا برزانی را به مهوکاری وسابقی کو شرکتی درمان خود درمانش مهورا بگهینه نقطه کنیزی کی کوبانی پروبلما مزن کو حتی ها مثلا ها پیری من اخفتني بربرسي استخبارات سوريا دبيجن ناد بدور بيش دينا بس هناك روتين هنا دوي بتشكي حل به حتم كاربن بس ريغرتينا كسكي كومو بله دكتور قالك سباس كم دكتور ابراهيم خالد ميواني ساغ قالك سباس ورا ممنون